زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لە ئیدارەی ڕاپەڕین بەهۆی ماتۆرسکیلەوە خەریکە لە حاڵەتەوە دەبێت بە دیاردا بە جۆرێک تەنیا لە مانگی چواردا 15 ڕووداوی هاتوچۆ بەهۆی ماتۆرسکیلەوە ڕوویان داوە کە لەو ڕووداوانە 5 گیان لە دەستدان و 10 برینداری لێکەوتوەتەوە. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینیش دەڵێت هەڵمەتێکیان بۆ دەست بە سەراگرتنی ئەو ماتۆرسکیلانە دەست پێکردووە کە بێسەرەتان و مەرجی سەلامەتی بەکار ناهێن و تیژڕەون و هاوڵاتیان هەراسان دەکەن. هۆکاری زۆربەی ڕووداوەکانیش بۆ تیژڕەوی و بە هەڵە پێشکەوتنەوەی ماتۆرسکیلەکان دەگەڕێنێتەوە. دیارە ئامار ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ لە مانگی چواردا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە. بە زۆری ئەو ڕووداوانی کە ڕوشیان داوە ماتۆرسکیل تێدا بەشدار بوون بەداخەوە هەز ڕووداوەکی ماتۆرسکیلیش ڕوودەدات شوفێری ماتۆرسکیلەکە بەهۆی ئەوەی کە ئاستی هۆشیاری شوفێریکردنی ماتۆرسکیلی نەزمە یاخود هۆکارەکانی خۆپارێزی بەکار ناهێنێ بەداخەوە قوربانی دەکەوێتە چەند هەڵمەتێکمان دەست پێکرد لە شوێنە گشتیەکان لە ناو کۆڵانەکان لە شەقامەکان ژمارەیەکی زۆر ماتۆرسکیلی بێسەرەتامان دەست بەسەر کرد. داواکاریمانەوەی ئێمە ئەو ماتۆرسکیانە داخەڵ نەکەن لە سنوورەکانەوە یان ئەو شوێنانی کە ماتۆرسکیلی دەفرۆشێ قەدەغە بکرێن یان ئەو ماتۆرسکیلیانە وا بکرێن ژمارەیان پێ بدرێ بۆەوەی بناسرێنەوە ئەو کەسانی کە ماتۆرسکیل بکاردێن ماڵەتی شوفێری دەرهێنن ئەگەر ماتۆرسیلەکان ژمارە بکرێن واروە شوفێرەکانی ماڵەتی شوفێر دەرێن ئەو بەدڵنیایی و ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر دەبنەوە. دەنگی زۆری ماتۆرسکیلەکان و تیژڕەوی و زۆری ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ماتۆرسکیلەوە هاوڵاتیانی هەراسان و نیگەران کردووە داوا دەکەن لێپێچینەوە لەگەڵ ئەو کەسانەدا بکرێ کە بە شێوەیەکی نایاسایی ماتۆرسکیل بەکار دەهێن و دەشڵێن پێویستە حکوومەت ڕێگری لە هێنانی بە لێشاوی ماتۆرسکیل بگرێت و بە شێوەی هێنانیان بە قاچاغ بۆ هەرێمی کوردستان. خۆی کێشێکی گەورەتر هەوەیە ڕوویداوەکە ینی ئەو ماتۆرسکیلانی کە هاوردەکراون بە پێی ڕێنمایەکی حکوومەتیێرە یا وەزارەتەکان هاوردە نەکراون ئەوە کێشەی گەورەیە. دووەمیشان بە قاچاغ هاوردەکراون زۆربەی زۆری. سێویمیشان یعنی بەدەل لە ڕێنماکانی هاتوچۆ هەستاون بە کنکرینگ زۆزەکانیان ینی ئەو بەڕادە بەدە خەڵکیان ئیسعاز کردووە ناڕەحەت کردووە. بەڵام هیوادارین ئینشەڵا لە ڕێگەی ئەو کەناڵە جوانی ئێوە پامەکەی دەگەێنین کە ئینشەڵا لەوە بە دوایانی بۆ داهاتوو ئینشەڵا کارێک بکرێت لێ پرسینەوە بکرێ. وەڵڵاهی وەکو حاڵەتێکی ئەم شارە پێم خۆشە بەڕاستی ئەوانەی ئیجراعاتیان لەگەڵ بکرێ و بەڕاستی نەیەڵ بۆ شەوەی بە شقامەکاندا بڕۆ. بەردەوام لە لای سایدی عەکسەوە دەردەچم بەردەوام ڕۆژانە هەر ناوێری بڕۆی لە جادەی یەکسەر لە سایدی پێچاوانە دەردەچنیان لە تەنیشتەوە دەردەچن لای سەکنی. لە سەرەتای ساڵی 2021 تاوەکو نیوەی مانگی 5 تەنیا لە ئیدارەی ڕاپەڕین 47 کەس بە ڕووداوی هاتوچۆ بە ماتۆرسکیل بریندار بوون و 11 کەسیش گیانیان لە دەستداوە. هاوڵاتیانیش حکوومەت بە کەمتەرخەم دەزانن چونکە جگە لە زیانی گیانی و دەیان $1000 لە پارەی هاوڵاتیان بە فیڕۆ دەچێت بە تایبەت لە کاتی دەست بە سەراگرتنیان و لە ناوبردنیان. بۆیە دەبێت حکوومەت بیر لەوە بکاتەوە بە هیچ شێوەیەک بە نایاسایی نەهێنرێنە هەرێمی کوردستانەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام.